بینەرانی ئازیزی بەرنامەی خاتون سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی خاتون هاتینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئازیزانم، بەرنامەی ئەم جارەشمان بە میوانداری کۆمەڵێک میوانی ئازیز و خۆشەویستە، کۆمەڵک خاتونی جوانە کە ئەم شەو لەگەڵمانە ئامادەن لە بەرنمەکە بەخێر بێن، سەرچاومان خۆشحاڵتان کردین. ئازیزانم، ئێمە لە بەرنامی ئەم جارەمانە بابەتێک باس ئەەکەین، بابەتەکە لەوانەیە بابەتی زۆرینەی ماڵەکان بێ کاتێک کە نزیکی جەژن ئەبنەوە. لە کاتێکە کە نزیکی جەژنە بنەوە هەموو ماڵێک حەزەکات، هەموو خاتونێک حەزەکات ماڵەکەی زۆر ڕازاوە و جوان بێت، حەزەکە ماڵەکەی بە شێوازە پاک و خاوێن بێ کە سەرنجی هەموو دەوروبەرەکەی ڕاکێشێت بۆ خۆی. خانمان بە تەبیعەتیان وایە، حەزیان لێ دائیمەن پاک و خاوێن بن، دائیمەن شێواز و ستایلێکی زۆر جوانیان هەبێ لە ناو ماڵەکانیانە. بەڵام ئایا ئەمە گرفتی دروست کردو بۆ زۆرێک لە خاتونەکان؟ ئایا ئەمە گرفتی دروست کردو کە دائیمەن بێوێت ماڵەکەی جوان و ڕازاوە بێت، بەڵام لێرەوە کێشەیەکی تری بۆ دروست ببێ کە بێوێت دائیمەن ماڵەکەی شتەکانی زۆر زۆر تازە بن، شتەکانی لەسەر مۆدێل بن، وای لێبێت کە ژیانی لە خۆی و لە هاوسەر و لە مناڵەکانی ناڕەحەت کرده بێ بەوەی کە من مۆدێلاتی تازەمەوێت، کە من شتی تازەمەوێت، کە من ئەمێ ماڵەکەم وەکو ماڵی فلانە کەس بێت. ئایا ئەمە بەجددی کێشەیە بۆ خاتونەکان؟ ئەگەر بەجددی کێشەیە سیرەکەین لەم ماوەیە کێشەمان بۆ هاتووە. خاتونەکان سیرەکەین پەیوەندیمان پێوەکەن، مامۆستا یعنی ئێمەوەمان لێ هاتووە ماندوین بەوەی کە ماڵەکەمان پاکەینەوە، هیلاکە بین، وەمان لێ هاتووە چێژ لە جەژن نابینین، چێژ لە کۆتاشەوەکانی مانگی پیرۆزە ڕەمەزان نابینین. ئایا بۆچی وامان لێ هاتووە؟ بۆچی یعنی ماڵ پاکردنەوە و ماندووبوون بە ماڵ و بەستایلی ماڵ وای لێ کردوین کە چێژ نەبینین لەو شتانی کە هەمانە، چێژ نەبینین لەو شتە خۆشانەی کە ڕۆژانە لەگەڵ یا بژین. یعنی سا بۆ نمونە کاتێککە تۆ شتێکی ماڵت هەیە زۆر خۆشە چێژی لێ ببینی، زۆر خۆشە وای لێ بێت ئەو شتانی کە لەناو ماڵەکە تا هەیە لە خزمەتی تۆیا بێ، نەک تۆ بەردەوام لە خزمەتی ماڵەکە تابی. بۆیە ئەمە زۆر جار ئافرەتان ئەم کێشیان بۆ دروستە بێت. یعنی کاتی حەز بە ماڵێکی ڕازاواکەن لە بری ئەوەی کە ماڵەکە لە خزمەتی ئەمانە بێ، ئەمان بوون بە خزمەتکاری ماڵەکە. جا ئەمڕۆ ئێمە کەیسمان هەیە، دوو خاتون هاتوون کێشیان هەیە لەمەیە. ئێمە ئەمانەوێت لەگەڵ ئەم میوانە ئازیزانی کە ئەم شەو لەگەڵمانن گویان لێ بگرین، بزین ئایا کێشەی ئەمان چییە؟ ئایا ئەمە کێشەی زۆرینەی خاتونەکان یا تەنها کێشەی ئەم دوو خاتونەیە؟ ئایا ماڵپاکردنەوە کێشە دروستەکە بۆ خاتونەکان؟ ئایا ڕازانەوەی ماڵ کێشە دروستەکە بۆ خاتونەکان؟ ئایا گۆڕینی ستایل کێشە دروستەکە بۆ خاتونەکان؟ بۆیە لەگەڵمان نابن بزین کێشەی ئەم دوو خاتونە چییە؟ دوو کەیسمان هەیە، لەگەڵ یان نابین، گوێبیستیانە بین. ئێستا ئێمە زۆر بە پەرۆشەین بۆیە گوێبیستیان بین بزین ئایا کێشەکانیان چییە. جا لەگەڵمان نابن، دوای ناوبڕێک دێنەوە لاتان و لەگەڵ کەیسەکانە گوێبیستیانە بین، بۆیە لەگەڵمان بمێنەوە. خۆشەویستانم، جارێکی تر سڵاوتان لێبێت. ئێستا ئێمە کەیسەکەمان ئامادەیە، ئەمانەوێت پێکەوە لەگەڵ ئێوە گوێبیستی کەیسەکەمان بین، بزانین بۆچی هاتووە و گرفتاریەکەی چییە. بۆیە لەگەڵمانە بن. بەخێربەی خاتونگیان. زۆر زۆر سپاسی بینەران و بیسەرانی ئەم بەرنامە جواناکەم بەرنامەی خاتون. دەستخۆشی بۆ دکتۆریان دەست و چاوت خۆش بێ. بەڕاستی ئەم بەرنامانە کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر ژیانمان و ژیانمانی تەواو گۆڕیوە بەحقەت. زۆر زۆر سپاسی میوانە بەڕێزەکانی شەکەم و بەخێراتنیانەکەم. دکتۆرە گیان سپاس دەکەم. من سێ مناڵم هەیە. ئەوەی ڕاستی بێت هەر وەکو عادەت و وەکو خویەکە لە ژیانی منە ئەوەیە کە ئەتوانم بڵم لە مانگە ڕەمەزانە پیرۆزەیە من بە بۆنەی ماڵپاکردنەوە و بازارکردن و شتکڕین و ئەمانەوە ئەتوانم بڵم ختمی قورعانم بۆ تاو ناکرێت. ئیتر هەر بۆیە ئەتوانم بڵم لەبەرەوەی کاڵم لەوانەیە ماڵەکەم پاک نەبێ و لەوانە میوانم بێت لە ڕۆژانی جەژنا و ئەمانە حیامەچێ و ئاوا تەسیراتێکی کردوتە سەر ژیانی من بە بەردەوام خەریکی پاک و خاوێنوانم عیبادەتەکانی مانگی ڕەمەزانمان بۆ بەڕێ ناگری. باشە، چەند ڕۆژە تۆ خەریکی ماڵیت؟ یعنی هەر لە جەژنەکانە تو ئاوە زۆر سەرقاڵەبی بە ماڵەوە یا هەموو کاتێ وایت؟
وڵی زۆربەی کاتەکان وام چونکە زۆر بە حەز بە پاک و خاوێن و تەرتیبات و مرەتەباتی ماڵەکەم چونکە بە ژیانم وا هاتوومەتە هینەوە بەڵام ئیتر لەو مانگەیە زیاتر و زیاتری دەرەکەمە ماڵ دەرهێنان و دەرکردنی مەتبەخ و ئەمانە لەبەر عیبادەکانم زۆر دوا ئاخەم بۆ ڕۆژوشیتی و هیلاکە بیت و بەتاکید بەتاکی بەتایبەتی لە 27 مانگ و 29 مانگە کە ئەو شەوانێکی پیرۆزن لە مانگی ڕەمەزانە زۆر بۆیە حەزەکەم دابنیشم بەڵام بە بۆنێەوەی کە هیلاکێتی ماڵ و دەرێنانی مەتبەخ و شکارەکان ئەوە وام لێکات بۆم ناکرێت. ئەی ئەمە مناڵەکانت بێتاقەت نین بەمە ئیزعاج نابن بەوەی کە تۆ بەم شێوازە ماڵ هەمووی دەرەهێنیت. مناڵەکانە گەورن چنێکن تەمەنیان؟ وەڵایکیان 15 ساڵە و شیان ئیتر پۆلی پێنجی ابتداییە و ئەوی دڵشان بچووکترە. هەست بە بێزاری ناکەن کە تۆ ئەوە خۆتی لاکەکەیت یان جاری وهەیە تۆ ئەبێ لەو کاتیات چێژ لە کاتەکان ببینی بەڵام تۆ خۆت زۆر زۆرمانوەکەی ینی ئایا پێویستەکە هەموو جارە تۆ ماڵ هەمووی دەربێنیت ئەمە لە کاتی جەژنە؟ بڵێم چی دکتۆرە من تازە فێری ئەو شێوە عادەتیە بووم و هەستەکەم کەسێک بێ سێری ماڵەکەمەکە ئەڵم نەحیامە چێ با من خەریکی ماڵەکەم حتا زۆر جار بەیانەکەی ئەوە نە بە هیلاکێتەوە ئەوە نە بە هینەوە هەڵەسم زۆر جار ئەتوانم بڵم لەنی بەیانیشان بۆ حازر ناکەمی ئەو ڕۆژەی جانەکەشان بۆ حازر ناکەم ناتوانم لەو حەزیان لێ ئەوان نانیان بۆ حازرکەیت و دڵت خۆش بێ و پێ بکەنیت و بەتاکیت بەڵام تۆ بە ماندووبوون و هیلاکی لاچە ئەو خۆشییان بۆ نێڵیت. وەڵا هەروام کردووە ینی نازانم چی بکەم بە حەقەت چی بکەم لەوەی کە من ئاوە ڕاهاتوم تە خەریکی پاک و خاوێنەکەوای لێکردوم تاسیراتی کردووە هاوسەرت چێڵە وەڵا ئەو هەر زۆر بێتاقەتە بە وەزعی من بێتاقەتەوی بێگومان. زەنچی خاتونگیان خۆی ڕاستە ماڵپاکردنەوە و خاوێنی ماڵ ئەمە شتێکی زۆر زۆر باشە ینی ئێمە هەموو خاتونەکان حەزەکەین دایمە ماڵمان زۆر زۆر خاوێن و زۆر جوان بێ پاک خاوێنی لە خۆیان شتێکی زۆر زۆر باشە بەڵام ئەم خۆمان و کردنە بە تایبەتی بۆ جەژن بنجارێکیان هەر بینیم لە سوۆشال میدیا بڵاویان نەکردەوە یەکێک نووسی بووی بەڵڵا هیچ نەکەم هەموو ماڵەکەی هێناوەتە دەرەوە هەر نازانین لەکوێ دانیشین یعنی سێ ڕۆژی ما بوو بۆ جژنی نازانین لەکوێ دانیشین هەموو ماڵەکەی بردۆتە دەرەوە ئەمە چێ بۆ جەژن ماڵ پاکاتەوە یعنی هەر کەسە و بە شێوازێک نووسی بووی لە سوۆشال میدیا کە هیلاکین کەمانوین یعنی ژنێکیان نووسی بووی وەڵڵای ئەمە نەمانوم ناتوانم هەڵسمەوە لە شوێنی خۆم کە شەوی جەژنیش بوو یعنی بەجددی ئەمە لە تۆ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە یعنی ساڵی جارێک مانگی پیرۆزی ڕەمەزانە دواتر حتا شوانی لێتول قدر جارێک و دوای دووبارە نابێتەوە کاتێک کە دووبارە بوونەوەی نییە تۆ لە باتیەوەی سەرقاڵبی چێژ ببینی عیبادەت کەی دوعا بکەی لانێکی ڕۆحی زۆر زۆر خۆش بە خۆ دروست بکەی ڕاستە ماڵەکەش ئیشی تیا بکە بەڵام تۆ بە ڕۆژوو بیت و شەوەکەشی بتەوێ لێتۆ قدر بکەیت و بە ڕۆژەکەش ئەو نەهیلاک و مانوبی دواتر لە جەژنە یعنی ڕوویەکی خۆشت نابێ ئەی خۆی جەژنیش ئەوەیە کە ئینسان دڵی خۆش بێ ڕووی خۆش بێ بەڕوویەکی خۆشەوە لەگەڵ مناڵەکانیە ئەو ڕۆژە هەسێ لە خەوت چێشتیان بۆ لێنێ ینی شتێکی زۆر خۆشە بەڵام تۆ گەر ئەو نەخۆت هیلاکی دوای سەرەکی ئەو چێژە نابینی مناڵەکانیش بێزار بن عین دوایی شتێک لە مێشکی مناڵەکان و هاوسەر تا دروسە بێت کە جەژن یعنی ماندووبوون یعنی هیلاکی بوون یعنی ناڕەحەتی ئێ ئەمەش باش نییە ئەمە باش نیە ئەم تەسەورە بۆ دەوروبەرەکەتی دروستکەی حتا بۆ خۆشت یعنی ئەم تەسەورەی کە دروستیان کردو ژنان و خاتونەکان بە خۆیان کە جەژن یعنی هیلاکی یعنی ماندووبوونی یعنی ماڵپاکردنەوە لێت چێژی جەژنەکەیان لە کیسەچێ یعنی من زۆر کەس هاتۆتە لام یعنی جگە لە تۆ چەنەها کەس لەم ماوەیە هاتۆتە لام کچە ئەڵێ مامەسا من دایکم وای لێ کردوین خۆشی جەژنمان نەبێ یعنی هەمووی دەموچاویەوە بەیە کامە چه ئیشی ماڵ و هیلاکی و ماندووبوونە لەگەڵەوەشە کە فەلسفەی جەژن بۆ ئەوە نییە فەلسفەی جەژن بۆ خۆشی دەربڕینە بۆ دڵخۆشیە بۆ ئەوەیە کە هەموو دەوروبەرەکە دڵخۆش بن پێی بەڵام ئەمە وا بکات خۆشیەکە نەهێڵێ باش نییە بۆ تۆ بەتاکەین خۆشت هەستی پێ کردووە وایە زۆر هەستم پێ کردووە هەتاوەکو ڕۆژانی ئاخیر وام دێت پارچەوەکانی هەتا چێشتی لێنم 4 دووبارەیەکە بۆ نەیە سووتیانم بەسەرینەکەونە بەس هیلاکەم بەسە قەنەفەکە خەوم برەکەوی لەبەرەوە زۆر ماندووم لە ڕوانگە مشکیەکە و لە ڕوانگە ڕۆحیەکەەوە ئاستەکەم یەن سێری ماڵەکەکەن ئیترا چم دار و بەردی ئەو ماڵە دەرەکەم و ئیشۆ مفاکێکەکەم و خەمۆجێ خۆی جا هەروە هەستکەی کە خەڵک یەت سێری ماڵەکە تەکا لەبەر خاتری خەڵک بیکەی کاتە تۆ بۆ خۆت ناژیت بەتاکی یعنی تۆ ئەبێ تۆ بۆ خۆت بژیت
تۆ بۆ خۆت بژیت نەک بۆ دەوروبەرەکەت وڵا لە بەرەوەی خەڵکی سێری ماڵەکەمەکە حەیام نەچێت یعنی ئەموشێ زۆر خاتونەکان دووبارەیەکەنە ئەخر ئەگەر میوانمان بە حەیامانەچێ جارێکیان کەسێکەراوە بۆ خۆشی گەڕایوتی وام لێ هاتووە کە جارێک دەستکەم بە ماڵپاکردنەوەی کەسە مناڵەکان مەڵەن ئەو دایکە میوانمانێت ئەڵم نا هەر ماڵەکە پاکەمە ئەڵێ چکە هەر کاتێک کە میوانمان هات ئەوە خۆم هیلاک کردووە وازانن کە دەستم کرد بە ماڵپاکردنەوەی کەسەڵەن ئەو میوانمانێت جا لەبەرەوە تۆ بۆ خۆت بیکە بۆ ماڵەکەی خۆت بیکە نەک بۆ ئەوەی کە بڵی کەسێک گێتە ماڵەکەم و حەیامە چه حیات ناچێ بۆ یعنی ئینسان کە چیتە هەر ماڵێک جارە ڕووی خۆشی کەسەکە تەوێت تا ماڵەکەی هەر کەسێکە چێتە ماڵێک ئەبێ جارێ بیر لەوە بکاتە چەنێ بە ڕوویەکی خۆش و پێشوازی لە میوانەکانەکە چەنێ بە دڵێکی خۆش و پێشوازی لە میوانەکانەکە خەڵک زۆر جا بۆ سێری ماڵەکەت نایە بۆ لای خۆدیت کاتە خۆت ئەبێ ئەوە ڕوویکی خۆشت هەبێ خۆت ئەبێ ئەوە مرتاح بێ خۆت ئەبێ ئەوە ئاسوودە بی خۆت بێ ئەوە دڵت مرتاح بێ کە هەر کەسێک کاتە ماڵەکەت ئاسوودە بێ یعنی زۆر جارەچیتە ماڵێک ئەوە گرنگیاوە بە شتەکانی ماڵ نازانی چۆن دانیشیت خەمێتی ماڵەکەی پیس بێتەوە خەمێتی ماڵەکەی شتێکی تیا بکەوێ ینی وات لێکە مرتاح نیت لە ماڵەکە ئەشتیتە هەندێک ماڵی ترنا زۆر بەڕوویکی خۆشەوە بەدڵێکی خۆشەوە پێشوازی لێکە یعنی تر حەزەکەی لە هەر شوێنێکا دائنیشی واستەکەی ماڵی خۆتە ئەمانە گرنگن بۆژن یعنی خۆت چیتە ماڵی تر ئەزانی کە ڕوویەکی خۆش گرنگترە لەوەی کە بزانی ئایا ماڵەکەی چۆن و چۆن نییە زۆر ڕاستیوانە تەنانەت بەیانی جەژنوان بلێت ئەوەنە مادوم تااقەتم نیە تا ماڵی دایکیشم بچم ئەڵم بام تۆزە بخەوم بتر تەواوی سراحەتکەی قەرەبووی ڕەمەزانەکەکەم ئەوە هیلاکیت بەگومان ئیتر مناڵیش بێتاقەتە بێبەوە چکە مناڵی تر جەژن و حەزەکە خۆشی دەربڕێ و حەزەکە بچێتە دەرەوە کەواتە خاتونگیان تۆ نابێ وا بکەیت نابێت ئەوە بۆ خەڵک بژیت خۆتت بیرچێت خڕاستە ئێمە بۆ میوان حەزەکەین هەموو شتێکی بۆ بکەین بەس ئەوە نییە تۆ بەس ماڵەکەت بێ بەس پاکردنەوەی ماڵەکەت بێ ئێجاری وایە بخەوە ماڵە پاکیشە تۆ خۆ تۆ ڕۆژانە ئەگەر ئیشکەی ماڵ بۆ ئەوە پیسە بێتەوە تۆ هەر ڕۆژانە ئیشەکانی خۆتکە وا مەکەیتر ئەم هەموو سترێسە لەسەر خۆ دروستکەی ئەم زەختە لەسەر خۆ دروستکەی کە تااقەتێ نەمێنێ تەواوی جێگاکان و تەواوی کومبارەکان هەڵەگرم و ئەژۆرم و کومباری شەڵەگری توی شوی بێگومان ئەنجاز داشیانە خەمەوە و پەردە و داربەرلیەکەم و حتا سەقفەکەش هەتا زۆر جار هاوسەرم تەواو بێتاقەتە بێڵە تۆ یعنی خەریکم لە ماڵەکە ڕاکەم بووە ئەەکەی دەمانگی ڕەمەزانە هیچ نەبێ با منیش نایڵمە ئەوش لە شوێنە دانیشێکە بەیسراحت بێوێت عیبادەتی خۆی بکە منەڵم تۆ بکەی ینی کومبار هەڵەگری تو ئەی شوێت و داخیتەوە دیسان پەردە هەمووی لەکەیتەوە سەقفەکەش والله باشە توانی ئەم هەموو شتە بە زمانی بە ڕۆژوتێەوە یعنی تۆ ڕۆژ ئیشەکان تەوزیعکە تەوزیعیکە کاتەکانت ڕێکخە یعنی لە ڕەمەزانە مانگێکی پڕبەرەکەت لە بەردەستایە هەر جارۆ شتێ بکە نەکی تر مێردەکەت بێتەوە بڵە وڵام من نازام شوێنێک نیەتیا دانیشم ئەنی ئەمە پیاوان زۆری زەحاج بوون بەمە بۆم بکرێ قەنەفەکانی جەش قەنەفەکانی شەشویت یخۆ ئەوە پیسە تا بڵێ ببیشم تەبیعەتەوە خاجارێکیان پیاوێک پەیوەندی پێوە کردم وتی مامۆستا گیرم خواردۆ بە دەست ژنەکەمەوە گیرم خواردۆ بەدەستێەوە یعنی وتی معقول نییە وای لێ بە ماڵەکە نەتوانی تیادانیشیت ئەمەە خەریک بێ ئەمەە خەریک بێ پەردە و سەقف و هەیە بە پیاوەکەشی ئیشەکە دەڵێ هەسا پێژێکی بۆ دانا لە سەقف شتەکەشم بۆ پاکەرەوە وەڵام منەرەکەی وایە ماڵم بارکرد دەبێ شتەکان دەرەکەم و ماڵ بارکردن خۆشە ینی تۆ گەر بە شێوازێک کاربکەی هاوسەریشت یارمەتی دەرەبێ هاوکار بێ بەس نەک ئەوەی کە ئیزعاجیانکەی بە تااقەتیانکەی ئەمە چێ لە بەرەوەی جژن و جژنیش کە هاتۆ بخەوی دۆڵاوە هیلاکی نەتوانی پێشوازی لە دوو میوانکەی جارە پاڵکەویە نتوانی بچی لەگەڵ مناڵەکان تا جلێکی جوان لەبەرکەن و بچنە دەرەوە دڵتان خۆش بێ ئەمە چه جارە هیلاکی یەکەم ڕۆژی جژن یەکەم ڕۆژی جژن و نەماندوویت و ناتوانی بچیتە دەرەوە جا خاتونگیان وا مەکە یعنی من پێم خۆشە کە تۆ هاتووی بۆ بەرنامەکە و ئازیان ئاوە باسی خۆتەکەی کە خۆشت هەستەکەی کە ئەمە باش نییە کە ئیکەیت جا لەبەرەوە ئەمە پامێ بێ بۆ زۆربەی ژنەکانی تر بۆ زۆربەی خاتونە جوانەکان کە ئێستا لە ماڵەوەن بە خەریکی عیبادەتی خۆیان بن خەریکی لایەنە ڕۆحیەکی خۆیان بن چکە ڕەمەزان یەک جارە و ئەڕوا دوایی دووبارە نابێتەوە تا ساڵێکی تر فرسەتە هەلێکی گەورەیە لە بەردەستە مادەم هەلێکی گەورەیە لە بەردەستە حتا جەژنیش فرسەتێک و هەلێکی گەورەیە لە بەردەست هەمومانە لەوە
ڕەمەزان دانین بۆ بەخۆداچوونەوە بۆ عیبادەتی زیاتر بۆ لایەنە ڕۆحی خۆمان زیاتر بەهێزکەین عیبادەت و تاعەتمان زیاتر بکەین بۆی کە جەژن هات زۆر مرتاح بین کە عیبادەتێکی جوانمان کردووە کە زۆر تاعەتێکی باشمان کردووە لەگەڵ ئەوشا لەگەڵ مناڵتە لەگەڵ مێرتە یعنی هەوڵ بە هاوسرت دڵخۆشکەی کە بە نزیکی جەژنە مناڵەکانە دڵخۆشکەی کە نزیکی جەژنە نەک بۆی ئاوا ماندویان کەیت و هیلاکەی هەر خۆشی ماندوو بێ و هەم هاوسەری و مناڵەکانیشی ماندوو بن و هیلاک بن جەژن بۆ خۆشی دەربڕینە جەژن بۆ ئەوەیە کە تۆ جلێکی جوان لەبەرکەیت و مەتڵێکی خۆشەوە بگەڕیت بەسەر ماڵە خزم و کە سوکارەکانتە و دراوسەکانتە و سیلی ڕەحمە کە تۆ کەسێکی ئەهان دڵپاک و لێبوردەبی لەگەڵ دەوروبەرەکەتە کەواتە فەلسفەی جەژن بۆ ئەوە نییە کە ژنمان و بێ هیلاک بێ ئیشکە ماڵ هەمووی دەربێنێ وەکوایە ماڵی بارکرد دەبێ وەکم خاتونە باسەکە هەر لە سەقفەکەەوە هەتا کومبار و هەمووی ئەباتە دەرەوە و دیسانەوە جارێکی تریان هێنێتەوە ناو ماڵەکە ینی بەڕاستیەوە ماندووبوونێکی زۆرە هیلاکێکی زۆرە کە ژنان خۆیان بێزارە بن لە وەزعە کاتیاتی ینی من ژن هەبوو هاتووتەتی خۆزگە جەژن نەهاتایە ئەڵێم بۆ چۆن وا ئەڵێ جەژن بۆ هەموو خۆشیێت چۆن واڵی ئەڵێ لە بروی ماندووبوون و هیلاکیە بۆ من کەواتە وا مەکەن کەواتان لێبێت ئیتر حەستان لە جەژن نەبێ بێتاقەت بن بە هاتنی جەژن بەعکسەوە جەژن بۆ ئەوەیە کە تۆ زۆر مرتاح و زۆر دڵخۆش بی پێی جا ئەمە پەیامێکی زۆر گرنگە بۆ خاتونەکان بۆ هەموو خێزانەکان کە خەریکە وای لێت جەژن کاڵە بێتەوە کە خەریکە وای لێت حتا تااقەتی پەیوەندی کۆمەڵایەتەکانە نامێنێت لە جەژنە ئەمە زۆر ناخۆشە یعنی من 2 ساڵە هەستی پێکەم کە خەریکە هەر ژنەکانن وایان کردو کە جەژن سارد و سڕێکی پێوە دیار بێ بۆ چونکە ماندووە هیلاکە نا جەژن بۆ ئەوە نییە کەواتەمە بگەڕێنەوە بۆ معنای حەقیقی جەژن بۆ خۆشی دەربڕینە نەک بۆ ماندووبوون و هیلاکی بوون جا لەبەرەوە گرنگە ئەمە بە هەند وەربگرن ئەمە بە گرنگیەوە وەربگرن کە تۆ لە جەژنە دڵخۆش بە ماندوو مەبە هیلاک مەبە جا خاتونگیان ئێمە دواتریش لەگەڵم خاتونە ئازیزانە زیاتر باس لە ئەم گرفتە ئەکەیت کە زۆربەی ژنان گرفتارن پێوەی دواتر زیاتر باسی ئەەکەین بەڵام هیوادارم کە تۆش زیاتر لەگەڵمانابی کە دواتری دێنەوە لاتان ئازیزانم ئێمە دوای ناوبڕێک دێنەوە لای کەیسێکی ترمان هەیە بزانین ئەو گرفتی چییە ئەو کێشەی چییە و دواتریش لەگەڵ ئەم میوانە ئازیزانە زیاتر شرۆڤەیەکەین بۆیە لەگەڵمان بمێنەوە دوای ناوبڕێک دێنەوە لاتان. ئازیزانم جارێکی تر سڵاوتان لێبێت ئێستا کەیسێکی ترمان ئامادەیە خاتونێکی تر لێرەیە بە پێکەوە بزانین ئەم خاتونەی تر چی هەیە بۆمان بەخێر بەی خاتونگەن زۆر سپاس دەکەم مامۆستاگیان یەخوا سەرکەوتوو بی خۆشحاڵم کە لەم بەردنامەیە بەشداریم کردووە چکە بەڕاستی پێت بڵام تا ڕادێکی زۆر هاتوتە ناو هەموو ماڵەکانەوە تا ڕادێکی زۆر گیر و گرفت و معناتی هەموو ئافرەتێک و هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایی ئاشکرا کردووە. وڵاهی مامۆستاگیان من باسی چی کوم خۆتە زانی نزیکە بینەوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆز ئیتر خزم و کەسوکاری ئێمە ماڵیانم ئاوا کرد هەر یەکەیان خەریکی شتێکن ئەمە خاڵەکانمە هەر هەمووی خوشک و برا و خاڵ و مامەکانمە هەمووی مۆدێلاتی ماڵیان و ینی جەژنە خەڵک ئەبێت کاتی خۆش بەسەر بەرێ ئەوە چه سارەکەیە گۆڕێ ئەوانەی تر هەمووی خەریکی ئافرەتەکان ئەکسەریەتیان خەریکی ماڵگۆڕین و مۆدێلات و مۆبیلیاتی ماڵن یعنی ویان لێ کردوین شیرازەی ماڵی ئێمەیان تێکاوە ئەو مامۆستاگیان من دوو کچم هەیە هەردووکیان هەرزەکارن یعنی ئەم دوو کچەی من هەموو کاتێڵێن دا بۆچی ماڵی خاڵەکانم بۆ شێوە بۆچی ماڵی مامەکانم بۆ شێوەیە بۆچی کچی خاڵەکەم یعنی جەژنە بای 200-300 هزار جلی کڕیوە ئەی باشە من بۆچی ئەبێ بای 20 هزار جل کڕم یعنی مامۆستا ئەمە وای کردووە یعنی شیرازی ماڵی ئێمە بە تەواوەتی خەریکە تێگەچێم من ناڵم سوپاس بخوا ئێمە هەمانە بەڵام ئەو نەمان هەیە کە محتاجی خەڵک نەبین بەڵام ئەو نەمان نییە کە ئێمەش لە هەر بۆنەیەکە بڕین ملیۆنە 2 ملیۆن لە ماڵەکەمانە سەرف بکەین بەشی ژیانی خۆمانەیە یعنی ئەوان بە بۆنەی جژنەوە ماڵە گۆڕن ئەساسی ماڵە گۆڕن شەڵڵا هەر ئەساسی ماڵ بووە یعنی ئەمە هیچ ئەساسی ماڵەکەیان لە بچووکترین شتەوە تا گەورەتن
ینی 2 مانگە 3 مانگە قەنەفەی کڕێەوە بە بۆنەی جژنەوە دیسان بیان و بە مێردەکەی گرێ بێ دیسان قەنەفەکانی بۆ بگۆڕێت ینی سەلاجێ موجەمیدێ هەشتێک ینی شتەکەی تازێ هێشتا ڕقەمەکەی لێ نەکراوەتەوانێ ئەبێ دیسان بۆی بگۆڕێتەوە ئەمە جگە لەوەی کە خۆی ینی نزیک ئەبینەوە ئیترکە نزیک ئەبینەوە لە جژن نە ساڵۆن بەرەکەوێت لە ناو خزمەکانی ئێمە نە ساڵۆنەکانیان بەرەکەوێت نە ینی جلو بەرگە ئەمە ینی ئێشتا فیلەر و بۆ تۆکسەکەی چاوەنە واچە دیسان تازەیەکاتەوە ئەمە نەک بۆ ماڵەکەی خۆی بۆتە مشکلە بۆ ماڵەکەی منیش بۆتە مشکلە ینی مناڵەکان هەمووی بیانوەگراڵە دا بۆچی ئەوانوان ئەی باشە من چی بکە ئێمە خۆی گەورە هەر ئەوەندە یاینەتێ بەڵام ئیتر کە ئەوان واکان ینی بەڕاستی ئەمە وای کردووە ینی هەم لە ناو ماڵەکەی منە شیرازە ینی تێک چووە هەم مناڵەکانی من بیان و پێگرن خۆ من ناڵم خی گەورە هاوسەرێکی باشی یاومەتێ ینی داماوە هەر خەریکە یەت و ئەچێ هەر خەریکی ئیش و کارە بەڵام ئەویش فریان ناکەوێت فریان ناکەوێت بڕوا ئەو هەموو شتە بەدڵی ئێمە بۆ ما بکات ڕاستە ئێمە جلمان بۆ کات خۆی ینی بڕواتە بێت خۆی جل ناکات جلەکان بۆ کچەکان ئەکرێت جل بۆ من ئەکرێ ینی بەس ناتوانێت زیاتر لەوە ما بۆکە ناتوانێت هەموو ساڵی ئەساسی ماڵەکەم بۆ بگۆڕێ ئێدی مناڵەکانی منیش زۆر جارانی خۆت باشە خۆت قەنەعەتت هەیە کێشت نییە تۆ لەگەڵ هاوسەرتا ڕێکەوتوی قەنەعەتت هەیە ینی ئەوت نییە چاوت لە دەشتی دەوروبەر بێ الحەمدوللا من خی گەورە شتێکی پیاوین قەنەعەتمەیە بەس هەموو خزمەکانی من پێمەڵێت چی ینی پێمەڵە ئەوە تۆ لە سەردەمی بەرداژی ئەو بۆچی 3-4 ساڵە ئەو قەنەفێنت لە ماڵەکە تیان نایگۆڕی ئێ کاکە من بۆ ڕازیم تۆ بۆ چیان جوابێتەوە چیان پێڵێت وڵی مامۆساگیان چی بڵم ئەڵم بەوە ڕازیم خی گەورە هەر ئەوەندەی یاوە بە ئێمە زۆر باشە زۆر باشە ینی 24 ساعت 24 ساعت ینی بە تەلەفۆن وازم لێ ناهێنن کێنە ماڵەکە ئیجاد تعلیقانیان لەولا بۆسە زۆر ناخۆشە ماسە تعلیق لە منەیە تعلیق ئەسڵە من زۆر جار بەجلەکانی خۆم ڕازیم کە 2 ساڵ لە بەرمایە زۆر بەلامەوە ئاسایە بەس ئەوەندە تعلیقیان زۆر کات ینی کار لە مشکی منیشەکەن زۆر کات ئەوەندە شتەکان دووبارە ئەکاتەوە ئەوەندە خەفەتم ئێنێ ینی پێمەڵە ئەوە چی ڕەفیقی تۆ هەر مانگە و جلێکەکە هەر هەفتە و جلێکەکە تۆ بۆچی 2 ساڵە ئەو جلانە و لە بەر ینی ئەمە ژوای کردو زۆر جاریش ینی ڕاستە من الحەمدوللا قەنەعەتم هەیە بە زۆر کاتیش بێتاقەتم ئەکات زۆر کات تووڕابم منی جاری وایە ینی لە ماڵەکە هەڵم ئەرە کابرا بۆچی ئەم شتانە ناگۆڕی ئەرە کابرا منیش بۆچی وەکو ئافرەتی خەڵک دەبم خۆ من ناڵم لە هەندێک کاتیش ناقی ناگرم هاوسەرەکەی من داماوە مۆزەفێکە بمای 300,000 هەر ئەوەندە فریاگەوێ فرای کرێ خانوو بکەوێنێ فرای ینی نازانم فرای چی بکەین بەڵام خزم و کەسوکار وازمان لێنانە مشکی زۆر جار مشکی منیش پڕاکەن زۆر جار مشکی مناڵەکانیشم پڕاکەن لە لایەکی ترەوە ئەمە جگەلەوەی کە تعلیقانیان لە هاوسەرەکەم لەولاوە بۆستێ کەسی تر نەبوو شووی پێ بکەی ئەرە باشتر نەبوو لەوە شووی پێ بکەی بۆچی دانیشتوی ینی حتا زۆر کارانی یەک پێمەڵە بۆچی دانیشتوی بەتیاریەوە بۆ پیاوی باشتر نییە تۆ گەنج و جوانی باش 1000 پیاوی تر مەمنونتە ینی ئەم قساناکە بڕاستی وام لەیەکە زۆرکە ینی منیش ئافرەتم منیش مێژ ینی زۆر کات بێتاقەت ئەبم والله زۆر جار بڵشی بە خراپە هاتۆتە سەر مێشکم سێریکە خاتونگیان ئەم شتانی کە تۆ باسیەکەی تۆ دیارە الحەمدولillah لەگەڵ هاوسەرتا مرتاحی کێشت نییە خۆتان هیچ کێشەیەکتان نییە بەس کێشەی دەرەکیەکەیەتە ژوورەوە بۆ ماڵتان ئەوش ئەوەیە مامۆستا کێشەی دەرەکی زۆر جار ینی خۆ من ناڵم نەموتۆ ینی ئێستا ژوتومە قەنەعەتم هەیە بە زۆر کات ئەوەندە قساکەن ئەوەندە شت ئەڵێن خزم و کەس و کار ینی مشکی منیش تێکەچێ ئەو پیاوە داماوە زۆر جار تێکەیەم بەخۆمەوانە ئەمە طبعا ئەمە زۆر ژن هەیە ئەم کێشەی هەیە باسی هەمان شتەکات ینی من هەر لەم ماوەیە باوەڕکە چەندین کێشەی هەر لەمەی بەڕێزت هاتوۆتە لەم بەڵام یەک شت زۆر گرنگە بۆ هەموو ژنێک بۆ هەموو خاتونێکە بیزانێ تۆ خۆت و ماڵی خۆت و ئەو شتانی کە هەتا خۆت و هاوسەر و مناڵەکانی خۆت ئەمە زۆر گرنگە ئەمە بگری ئەمە ئاگاد لێ بێ ئەمە پارێزگاری لێ بکەی یعنی ماڵی فلانە کەس شتە گۆڕن تاقمە گۆڕن هەرچێکە گۆڕن ئەو بە خۆیان و پیرۆزی خۆیان بێ بەڵام مێڵە کاریگەری لەسەر تۆ دروستکە قەت مێڵە مناڵەکانی شت بە شێوازێ پەروەردە بن کە چاویان لە شتی خەڵک بێ مێڵە ئەوە تۆی کە ئەتوانیت ئەم هاوسەنگی ڕابگری ئەوە تۆی کە ئەتوانیت مناڵەکانە بە شێوازێکی وا پەروەردە بکەی نا ئێمە زۆر سوپاسگوزارین کات مناڵەکانم هانێن لەو باشە بۆچی ینی ئەوان هەر مانگە و موبایلێکیان هەر 2 مانگ جار 3 مانگ جارێت تێناپەڕێ ئایپات و موبایل ئەگۆڕن شتیان پێ ئێ مناڵەکانیانەوە ماڵەوە بە قورعان بیانم پێگرن وام لێ هاتووە سەردانی خزم کەس و کار ناکەم ئەڵم تۆ بەیتە جارێکە سەردانیان ناکەم چونکە
بەخۆیان ڕناوەستێ کە گلەی ئەکەن و تانەوتە شەرم لێن مناڵەکانیشیان فێر بووە گاڵتە بە مناڵەکانی شتانێن جا لەبەرەوە زین چی تۆ بێت خۆت دڵسۆزی خۆت بزانی کێ دڵسۆزی تۆیە کێ کە ئەم قساناکە ئەوانی کە ئەو قسانە ئەکەن تۆ بێ سنووریان بۆ دابنی چکە بەجددی لەسەر خۆشت کەوتووە ئەزانم دش و هێوەرەکانی خۆمە ماڵی خوشک و برای خۆتە باشە لەسەر سرم لەسەر چاو من سیلی ڕەحمە پارێزم و هاتوچۆیانەکەم بەڵام لە شتێکا کە بزانی مەترسی دروستەکە بۆ سەر خێزانی خۆت ئەبێ پیان بڵێ بۆستن ئەبێ پیان بڵێ من ئەمە قوبڵ ناکەم تۆ ئەبێ خۆت ئەوەنە کەسایەتیت بەهێز بێ نێڵی بە هیچ شێوەیەک هەرچێک ینی هەرچێک ڕوئەیە لە دەوروبەرە ڕاست ئەمانە لە دەوروبەرە ڕوێ بەڵام تۆ بۆ خۆت و بۆ کەسایەتی خۆت و بۆ ماڵی خۆت ساحێبی کەسایەتی خۆتە بێبی چاود لەسەر شتی خەڵکی بێ قەت مرتاح نابی تۆ لەخوا بە زیابێ خۆتەڵی من قەناعەتم هەیە لەگە بەمێردەکەم بۆ شتانی کە هەمە ئەمە شتێکی زۆر باشە بەڵام نابی بیڵی تەسیرێتی ماوەسا قەناعەتم هەیە بە زۆر کات ئەوەندە ینی لەسەری ئەڕۆن ئەوەندە ینی خۆمە هێوەرەکەی خۆمە براژنەکەی خۆمە ئەوەنە لەسەر تۆ ڕێگەیان بەی زیاتر لەسەری ڕۆ مێشکی من تێکە کارڕۆم ماڵۆ شەڕێک دروستەکەم ینی کە ڕۆشتومە چەندجا ڕۆشتومەتەوە لە ماڵی باوکم یاخود لە ماڵی برای مێردەکەم ڕۆشتومەتە ماڵ و شەڕم دروست کردو بە هەفتێک ئێمە قسەمان نەبووە لەگەڵێکە ینی ناخۆشە ینی منیش حەزم ئەکرانی بەڕاستی بڵم منیش حەزەکەم وەکو ئافرەتی خەڵکی بووم منیش حەزەکەم هەموو ماگە جل بگۆڕم هەموو دوسێ مانگ جارێ ئەساسی ماڵەکەم بگۆڕم بەس خۆی گەورە هەرەوەی بەیەمەیەوە خۆشە دڵانی خۆت زۆر بە جوانیتەوە خۆی گەورە ئەمەەی بێبەخشیویت قەناعەت زۆر مهمە ها لە عەرەبیاڵێ القەناعەت و کەنز ئەڵێ قەناعەت کەنزێکە قەناعەت کەنزێکی زۆر گەورەیە کە ئینسان هەیە بێ باوەڕتە بێ یعنی ئینسان چاوی لە شت بێت چاو تێر نابێت یعنی تۆ بەس قەناعەت نەبێ قەناعەت لابە نەفسی ئینسان بە هیچ شتە تێر نابێ یعنی ئەمڕۆ تاقمێکە گۆڕێ دوای مانێک تااقەتی و تاقمی نابێ بە شتێکی تر بگۆڕێ سیارەکەی گۆڕێ بێ بەردەوام بیگۆڕێ یعنی چاو تێر نابێ لەم شتانە نەفسی ئینسان تێر نابێ زۆر کات گاڵتەم پێکەن پێماڵان ئەوە چێت و لە سەردەمی بەردا هەر بڵێن سێریکە تۆ خۆت ئەبێ خۆت حاکمی ماڵی خۆت بی خۆت حاکمی نفسی خۆت بی خۆت تحکم بە خۆتەوە بکەی مێڵە خەڵکی تحکم بە تۆ بکەن ئەمە زۆر گرنگە یعنی توا ژنان و کچان و خاتونەکان هەمووتان مێڵە هیچ کەسە تحکم بە تۆ بە ماڵی تۆ بکە ئەمە زۆر گرنگە ئەو شتێک کە خۆت قەناعەتە پێێتی ئەو شتێک کە خۆت ڕازیت پێی تەواو مێڵە چکە هەر بەجددی بەس ئەوەنە مەجای دەوروبەرەکەت بی دەوروبەر وازت لێ ناهێنن یعنی ئەمە کێشەی نەکتۆش کێشی زۆرێک لە خاتونەکانە ماڵی براکە فلانشتیان هەیە ماڵی خوشکەکە فلانشتیان هەیە ئەوان ئەڕۆن بۆ سەیران ئەچن بۆ گەڕان فلانە جلیان هەیە فلانە ئاڵتونیان هەیە من نیمە ئەمە مەڵێ من نیمە تەواو بڵێ ئەوان پیرۆزیان بێ بەڵام منی قەناعەتم بەوەی خۆم هەیە ئاسوودەم بەوەی خۆم ئەسڵ تۆنە ئاسوودەیان بۆ دەربخە ئەوان چاویان لە تۆ بێ لە ئاسوودەی تۆ بێ زۆر کات ینی مناڵەکان مێنەوە دەسەکەن بە شەڕ دەسەکەن بە گریان ینی منیش بەتاقن ئەسڵەن زۆر جارانی بەخوا خۆم کەسێکی ئەوەندە چوڕە نیم بەڵام ینی زۆر کات وام لێکەن لێشیان ئەم ینی وان لێ کردم بۆچی خاڵەکەم ئەوەی هەیە بۆچی کچە خاڵەکەم بەداخەوە ئەم دەوروبەرە کە وەکو خۆی هەیەی واز لە کەسەکانی تریش ناهێنێت ئەمە بەداخەوە ینی تۆ کە خۆت هەتا بۆ هەزلەکە ماڵێکی تر ناهێنی بۆ هەز لە کەسێکی ترنانی بۆ هەستی کچێک بریندارەکەی بۆی کە بڵی تۆ نیتە من هەمە بۆ ینی ئەمە کاتێک کە کەسێک شتێکی هەیە خی گەورە ڕستێکی پێبخشیەوە فەزلی خی گەورەیە بەڵام بیکا بە منت بەسەر دەوروبەرەکەی و دڵنیا بە ئەو ڕستقە بەردەوام نابێت ینی تۆ گەر بزانی کە شتێکت هەیە بەڵام بیکەی بە منت بەسەر دەوروبەرەکە تا وای لێ بکەی من هەموو تۆنیتە نا ئەمە فەزلی خۆی گەورێت و هەتەگینا تۆ ئەوە نیت کاشتت هەبێ ئەبێ ئێمە خۆشمان ئاگامان لە خۆمان بێ لە پەروەردە تۆ دوو کچت هەیە سوپاس بەخوای گەورە ئەم دوو کچە ڕابێنە لەسەر ئەوەی قسەیان بۆ بکە یعنی بەردەوام پەروەردەی تۆ بە زۆر کاریگەری هەبێ لەسەریان بەردەوام تۆ دڵخۆشی تۆ مرتاحی تۆ باسی ئەویان بۆ بکە کە من مرتاحم دڵخۆشم ئەوەی کە ساغ و سەلیمین ئەوەی کە خۆی گەورە دنیا نیعمەتی تری پێبەخشیون کە نایگۆڕینەوە بە هەموو نیعمەتەکانی دنیا بۆیە پەروەردەی تۆ تەسیری زۆرە بێ لەسەر کچەکانت ینی بەڕاستی مامۆستا شەڵڵایان ئەو وایە کە ئەوان لە ماڵی خۆشیانە تا ڕادێکی خۆش ژیانی خۆل ینی شەو ڕۆژ لە پێنا ئەو مژنە لە پێنا ئەوەی کە مێردەکەی ئەمانەی بۆ بکە 1001 کێشە دروستەکە ئەمە زۆر گرنگە ها کێشیان هەیە بەڵام تۆ سپاس بەخوا کێشە نییە مانگ تاونە بۆ 6 مانگ ینی نازان بۆ تۆ کسە فیلەرە چێ بەخواڵشی نازانم بە باشی ینی کە ئەیکا ینی هێشتا تەواو نەبووە کاتەکەی خۆی نزیکە بێتەوە لە جەژن ئەبێت بۆ تۆکسۆ فیلەرەکە بکاتەوە ئەبێت باشترین شت لە ماڵەکە بۆ جەژن ئێتی بخۆ مامۆساگیان منیش ئافرەتم ینی هەنێک کات کە ئەچمە ماڵەکان جەژنانە یاخود بوون ینی بڕواتە بێت ئەم نەورۆزەی پێشوو بوو کان بای 2 ملیۆن بەجلی کوردی و شتی نازانم تەسکە و مەتکەی کردبوو ئێتی بخوا منیش حەزمنە وەڵای منیش ینی کە هاتمە ماڵەوە دەسم کرد بە بۆڵە بۆڵ مناڵەکانیشم بۆڵە بۆڵیان کرد
ینی زۆر ناخۆش بوو هاوسەرەکەم زۆر تووڕە بوو ئەو کاتە لێمان ینی بەس منیش حەزم لێتی ناڵم حەزم لێ نییە بەس ئیتر نیازان بەڕاستی زۆر کات لە نێوان ئەڵێ دوو تاشە بەردام و نازانم چی بکەم خەریکم ئەخین کێم و حەزیشم لەو شتانەوە کە سێری ماڵەکەی خۆشم ئەەکەم کە مردەکەم 300,000 بە موچی 300,000 هەموو شتانە ناکرێت ناکڕێت ناتوانانی ینی تۆ سەر لە ماڵی خۆت تێگمەیە قەت بۆ ئەم شتانە چکە خۆتە زانی ئەمانە هەموو شتی دنیاین ماڵی دنیاە ماڵی دنیاش تۆ زانی تۆڵی بەرگەی دوومانیان ناگرێ خۆیان بێزارە بن لی هەر شتی دنیایی بەم شێوازەیە کام شتە زۆر جوانە بیکڕە دوای دوومان بێزارە بیلی دوای دوومان تااقەتە لی نامێنێ ئەمە چییە ئەمە هی ئەوەیە کە تۆ لە ناخە ئاسوودە نەبی هەموو شتی دنیا ناتوانێت ئاسوودت کە یعنی ئەمە تخوا بە پەیامێ بێ بۆ هەموو ژنەکان بۆ هەموو خاتون و کچە جوانەکان ئەگەر تۆ لە ناخە ئاسوودە نەبی و بەختەوەر نەبی هەموو دنیا ناتوانێت تۆ ئاسوودە و بەختەوەرکە یعنی من زۆر جار بۆ بەختەوەری و بۆ ئاسوودەی ئەگەڕین لە شتە مادیەکانە لە شتەکانی دەوروبەرمانە وازانین ئیتر ئەگەر سیارێکی جوانمان هەبوو زۆر ئاسوودەین وازانینتر ماڵێکی زۆر خۆشمان هەبوو تر ئاسوودەین یعنی بە دوای بەختەوەری ئاگەڕین لە ناو ماڵە لە ناو ئاڵتونە لە ناو زێڕ و زیوە لە ناو جلوبەرگە لە ناو شتەکانە بەڵام دواتر سێرەکە لە ناخە هێشتا ئاسوودە نییە کاتە ئاسوودە بە شتەکانی دەوروبەرت نییە لە شتە مادیەکانە نییە ئاسوودەی لە ناخایە سیارەمان نییە ینی کە زۆر جار گاڵتەمان پێەکەن ئێمە بە تەکسێچین بۆ ماڵیان جاریا بە پاس سەردانیانەکەین تۆ بۆیان بسلمێنە تۆ بۆیان بسلمێنە کە تۆ ئەوەنە مرتاحی ئەوان بەخیلی بە مرتاحیەکەی تۆ برن ئەسڵن ئەوان بڵێن بۆچی ئەو نیەتی و ئەوەنە مرتاحە ئێمە هەشمانە و بە دەرەجەی ئەو ئاسوودە و مرتاحنین تۆ بێ ئەویان بۆ بسلمێنی تۆکو ژنێک وەکو کەسێکی زۆر کەسایەتی بەرز ئەویان بۆ دەرخە کە من نیشمە بەڵام زۆر مرتاحم زۆر ئاسوودەم هەوڵ بە ئیش لەسەر ئاسوودەی و مرتاحی ناخی خۆت بکە لەگەڵ کچەکان تا دڵخۆش بن پێ بکەنن ئەوەی کە هەتانە سوپاسگوزار بن لەسەری ئەسڵن بە ئەوان بەخۆیان نابچنەوە نەک تۆ بە ئەوان ببێ بە بەزمیان بڵێن ئەوان چۆنە کە نیشان و ئەوە مرتاح و ئاسوودن ئەسڵن بە کچەکانی ئەوان بڵێن بە دایکیان باشە دایکە بۆ ئەوان ئەم کچانە نیشیانە بەڵام زۆر ئاسوودن زۆر دڵخۆشن لەگەڵ دایک و باوکیانە ئەی بۆ ئێمە هەمان و هێشتا نەگەشتوینەتەوە ئاسوودەیە ئەسڵنە بێ ئەو بەراوردە بکەن نەک ئەو بەراوردەی کە کچەکانی تۆ خۆیان بەراوردکەن بەوان ئەبێ نمونەیەکی جوان پێشکەش بکەی تۆ ئاسوودەی خی گەورە مناڵی پێبەخشیوی هاوسرت هەیە دڵتان خۆشە بەیەکەوە ڕاستە نیتانە بەڵام تۆ دڵخۆشیەکەت مەگۆڕەوە بە هەموو شتی دنیا چاوت لە شتی کەس نەبێت چاوت لە ماڵی کەس نەبێت 300,000 چنی ئەی بەکرێخان دوای ینی هەموو کەس ناتوانێت بەو شێوازە بژی بەڵام ئیتر شەو ڕۆژ و پیاوەداماوەش هەر هات و چۆکات هەر ئەوەندە باوەڕتە بێ بۆ بە تەکسیە کاتێک کە ئەڕۆی بۆ سەردانی کەسێک و مرتاحبی زۆر باشترە لەوەی کە گەورەترین مۆدلی سیارەت هەبێ و لە ناویە مرتاح نەبی لە ناویە شەڕت بێ لە ناویە فەرتەنەت بێ ئەیوە زۆر ناخۆشانی هەم کاتێک قسەی ناخۆش قسەیڕە ئەسڵەن ئەوە تعلیق ئەیان ئەوە تعلیقم لێ ئەیان لە خۆم لە مناڵم لە مێردەم ینی زۆر ئەوەیان خۆتی ئەمەیان لەسەر خۆتە ئەمەیان لەسەر خۆتە ئەبێت تو کەساتیت ئەوەنە بەهێز بێ ڕێگەنەی کە هیچ کەس بتوانێت تعلیقت لێ بە باوەڕت هەبێ بزانن تۆ ئەوشتانە بەلاتەوە مهم نییە بزان ئەوشتانە بە خەیاڵتانایەت بۆ تۆ گرنگ نییە ناتوانن بەردەوام بن بەڵام ئەها کە بزانن تۆ خەفەتی پێخۆیت و بێتاقەتبی ئەوانیش تعلیقەکانیان زیاترەکەن بەڵام تۆ ناتۆوە خۆت دەرخەکە من ئەسڵن ئەمانە گرنگ نییە بۆ من ئەسڵن ئەمانە مهم نییە بۆ من ئەسڵن باسی جلو بەرگشتیانەکەن ئەسڵن تۆ وا خۆت دەرخەکە هەر گرنگ نییە بۆ تۆ کاتێک کە زانیان تۆ بۆ شێوازە ئیتر ناتوانن بەردەوام بن بۆ شێوازە یعنی منەڵم هەموو جارێ خۆمان بەدەست خۆمانە کە دەوروبەرەکە وا لێ بکەین تعلیقمان لێبە بەدەست خۆمانە کە دەوروبەرمان وا لێ بکەین گاڵتەمان پێ بکە بەدەست خۆمانەکە وا بکەین دەوروبەرەکەمان وا بکە هەز بە کەمی ئێمە بکەن نا تۆ وا مەبە تۆ ئەسڵن وا خۆت دەرخە ئەسڵن ئەوان هەز بە کەمی بکەن لە ئاستی تۆیە ئەوان هەز بە کەمی بکەن لە ئاست کەسایەتی و شخصێتی تۆیە کەواتە تۆ ئەوەنە خۆڕاگر بە ئەوەندە بەهێز بە ئەوەندە چاود لە شتی ئەوان نەبێت بەعکسەوە تۆ ئەوەی کە خی گەورە پێبەخشی سوپاسگوزار بە بزانە ئەوان بێنەرە سەر ئەوەی کە ئەوان چاو لە تۆ بکەن ئەوان بە دوای تۆوە بن نەک تۆ بەردەوام بە دوای ئەوانە بی کچەکانی شدوار ڕابێنە مادەم کچن و لە تەمەنی هەرزەکاریان ئێستا باشترین کاتەکە تۆ بتوانی پەروەردەیەکی زۆر باشیان بکەی بۆی کە قەنەعەتیان هەبێ بۆی دڵخۆش بن بۆی بەختەوەر بن چۆ بەشداری کۆرس بکە لەسەر ئەوی کە چۆن بەختەوەر بی بەختەوەری لە ناخی خۆتایە بەختەوەری لە دەوروبەرەکەتانە وڵای مامۆستا من ناڵم بەس ئەوان ینی نەکەر من هەر ینی خەڵکی کەشان ئێن خەڵکی ینی خزمەکانی خۆمە خوشکەکەی خۆمە براژنەکەی خۆمە هێوەژنەکەی خۆمە ینی
نەک بۆ من ینی بۆ دراوسەکانی خۆش ینی ئەو نەباسەکە ئەسا خۆشەویستی لە دەسێن ینی بەڕاستی من هەوس کاتێک کە شەڕ بووە لە ماڵەکەی ئێمەیە من ینی ئەوانە بتاوان بار کرد چکە ئەوان هۆکار بوون بۆ کێشەکە ئەسڵان ینی برای مێردەکەم زۆر کات خۆی هۆکار بۆ بۆەوەی کە مێردەکەم هاان ئەیە مێردەکە گاڵتە بە مێردەکەمەکە ئەوش داخی خو لە ماڵۆ دیسان جارێکتر بە ئێماشێت نا بەداخەوە بۆ ئەوەی کە ئەو دەوروبەرە بەم شێوازن زۆر بەداخەوەی کەوەی کە هەیەی ئیتروازانەیە کە ئەمە خۆی بە پیاوەتی خۆی و بە باشی خۆی بەدەستی هێناوە نازانێت کە مە فەزڵێکی خۆی گەورەی و خۆی گەورە پێی بەخشیوە جا لەبەرەوە ئەم ژیانە هەمووی تاقیکردنەوەی خۆی گەورە بە هەموو شێوازێک تاقیمانەکاتەوە ئەمەژێکێکە لەو تاقیکردنەوەی کە هاتوۆتە بەردەم ئێوە مادەم تاقیکردنەوەیەکەوە هاتوۆتە بەردەمتان ئەبێ لەو تاقیکردنەوەی بە ئازایانە دەرچیتایە چونکە بەجددی خەم و خەفەت و بێتاقەتی و شەڕفرۆشتن بە مێردێک و کە معاشەکەی وانە ئەمە هیچ ئاسوودەیەک بۆ تۆ ناهێنێ دەفەرموو ئەگەر شەڕەکەتان بەردەوام بێت تۆ جیابیتەوە دەجیابیتەوە چیتەوە لای ئەوان بۆچی جیانابیتەوانە جیاش بۆ توانێت ئێستا شوی کردوەوە سێریکە حاڵوەس چەند خۆشە قسانە هەموو لە خۆت کێشی بۆ دروست کردم زۆر کات ینی یاوێتی لە مێشکم ینی زۆر کات مامەساگیان منیش ئافرەتم ئەو شتانەوە قسانیان کردوەتی لە مێشکم لە ماڵۆ کردوومە بەشار ئەوای کردووە ئەنیانە کات بەڕاستیش بڵم ئەوە یاوێتی لە مێشکم کە بۆچی گیانە بمەوە بڕۆم جارێکی تر هاوسەرگیری بکەمەوەوانە و ژیانێکی خۆشترم لەم ژیانەی ئێستام هەبێ بەداخەوە ینی بەداخەوە ئەو جۆرە بیرکردنەوەە زۆر هەڵەیە کە بێت بە مشکیشتا ینی قەت مێڵە بیرکردنەوەی بۆ شێوازە بێ بە مشکتە ینی جابوونەوەیەکەم هەروە ئاسان نییە ینی وا مەزانە کە جابوویتەوەی ترتەوا و ژیانێکی خۆش و بۆ فەراهەمیەت و پیاوێکی بۆ شێوازەیەت کە دەوڵەمەند بێ و هەموو شتێکە بکەن نا ئەم شتانە هەمووی لە خەیاڵن هەمووی خەیاڵێکی پوچن دوای چیتە ناواقعەکە سێرەکەی وانە جا لەبەرەوە خۆت مناڵەکانت بیگرە هاوسەرت ڕێز و احترام هەبێ لە بینتانە خۆشەویستی هەبێ لە بینتانە وای لێبێ ئەوان هەمویان چاویان لەسەر تۆ بێ بڵێن بزانە ئەو ماڵە لەگەڵ ئەوشاکەنیانە و کشتی مادیشیان نییە چەنێ بەختەوەرن چەنێ ڕێز و احترام هەیە لە نێوانیانە چەنێ خۆشەویستی هەیە لە نێوانیانە قەنەعەتت هەبێ بۆ شتانی کە هەتا قەنەعەتت هەبێ بۆی کە خوای گەورە پێی بەخشێوی سپاس گوزار بە ئەبی بە ئافرەتێک ئەمنە خۆشبەختەبی هەموو کەس ینی هیوا بە خۆشبەختی تۆ بخوازێ ینی هەموو کەس چاوی لە خۆشبەختی تۆ بێ جا لەبەرەوە بەو شێوازە بژی سەرکەوتۆبی ئینشەڵڵا جا بۆ ئەم خاتونە و هەم کەیسەکەی دوو هەمیش کە هەمان بوو ئێمە پێمان خۆشە دواتر لەگەڵ ئەم ئازیزانی کە لێرە لەگەڵمانە میوانن گفتوگویەکی زۆر بکەین کە بەجددی ئەمانە کێشن بەجددی ئەمانە کێشەی ئافرەتانن یعنی ئەمە نەکەر ئەم چەندین کێشەی تری لەم بابەتە هاتۆتە لای ئێمە ئازیزانم بۆ ئەم دوو کەیسە کۆمەڵک میوانی ئازیز لەگەڵمانە ئامادەیە دوای ناوبڕێک دێنەوەلاتان و شرۆفەی ئەم دوو کەیساکەین بۆیە لەگەڵمان بمێنەوە. ئازیزانم جارێکی تر سڵاوتان لێبێت ئێمە دوو کەیسمان هەبوو هەردوو کەیسەکە باسییان لە کێشە و گرفتەکانی خۆیان کرد کە یەکێکیان گرفتار بوو بەدەست ئیشکردنی ماڵەوە کە وای لێکرد زۆر ماند و زۆر هیلاکی بکە کە وای لێبێت چێژ لە جژن و لە عیبادەتەکانی مانگی پیرۆزە ڕەمەزان نەبینێ خۆی و ماڵ و مناڵ و مێردی سەرقاڵ کردبوو بێتاقەتی کردبوون بە ماندووبوون و هیلاکیەکانی خۆی کەسێکی تریشمان هەبوو ئەویان بوو کە لەگەڵ ماڵی براکانیان ماڵی خوشکەکانی ماڵی هێورژنەکانی دایمە چاویان لەسەر شتەکانی یەکتر بوو کەوایان لێ کردبوو ئەوان هەیەیان بوو ئەمنەی بوو بێتاقەتیانە کرد عزیێتیان ئەیە لە ڕووی دەرونیەوە کە تۆنیتە و ئێمە هەمانە بۆیە ئەو دوو کەیسە کە لەگەڵمان نابوون ئێمە دامانناوە لەگەڵ ئەم خاتونە ئازیزانەی کە لەگەڵمان میوانن شرۆڤەی هەردوو بابەتەکە بکەین بزانین ئەمان ڕاو سەرنجیان چییە لەسەر ئەو دوو کەیسەی کەلامان بوون فەرموو خاتونگیان. سپاس دەکەم خۆشحاڵم کە بەشداری ئەم بەرنامەیەم کرد لەسەر ئەو کەیسەی یەکەمیان من پێشنیارێکم هەیە بۆ ئافرەتانی هەموو جێگایەک هەموو کللتورێک ئەبێ پێش ئەوە بەرنامەی خۆی ڕێبخە ئافرەت لە ژیانی ئەگە بەرنامەی نەبوو قەسەر کەوتو نابێت جا ئەوە زۆر ئیش هەیە لە ماڵا پێویست ناکە ینی تۆ لە کاتی ڕەمەزانە بیکەیت پێویستە دەڕۆژ پێش ئەوە بۆ نمونە بەرگشتنە
ناوکەوانتە دەرهێنانە ئەمانە پێش ڕەمەزان ئەم ئیشانەکە چکە لەبەری هەنێ ئەشیای زیادە هەیە تۆ ڕۆژانە بەکاری ناهێنیت لەوانەیە مناسبات و مناسبات یان دعوەتێک دەریبێنیت پیس نابێت زۆر تۆ گە 10 ڕۆژ پێش ئەوەش دەریبێنی بیشویت لە ڕەمەزانەکە لەسەر کەمە بێتەوە دوایەوە لە نزیکی جەژنە ئەگەر تۆ بچیتە ماڵپاکردنەوە و خۆت فرای خۆت ناکەوی زۆر جا من چوومەتە ماڵێک یعنی ماڵەکەی ئەوە نەپاک بە حەزت دێدانی بە کەسی دەموچایی ئافرەتەکەکەی تەبیعەتت ناهێنێ خواردنەکەی بخۆی دەموچایکی مەخەربەت ژلێکی ناڕێک لەبەر یعنی کاتی لا کاتەوە عارفەیە هیچی پێ نەکراوە بەس ماڵەکەی زۆر پاکە خۆی ناژی بۆ ماڵەکەی بۆ بە خزمەتکاری ماڵەکەی ئەوەی ئیتیمان بە خواردن بە واجەی ئافرەتەکە بی باشترە نەک لە ماڵەکە فرای ئەەکەوی بەس ئینسانەکە ڕۆژانە تۆ پێویستە بە پاکردنەوە و خۆشتن و ڕێکووی دەموچاوی خۆتەوەڕێکی دووبەرکتە بەس هەنێ ئیشی گەورە هەیە ئەتوانی پێش ڕەمەزانە بیکەی بە 10 ڕۆژ پێشەوە یان چوونە بازار ڕێگەی خێن ڕۆژی عارفەوە ئەی بۆ لە دەی ڕەمەزانە لە پێش جەژنە لە پێش ڕەمەزانە ئەتوانی تۆ زووتر بچیتە بازار هەم شتێ بە هەرزان دەسەکەوێ هەم خۆت نای بە شتێکی خراپە هەم ینی کوالتی باش نابی فرێ عبادەتەکەی خۆش دەکەوی مناڵەکانی شلێت بێزار نابن ئەنی هەموو شتێک بۆ تۆ ئاسانە بێت بەس بەرنامەکە یەکەم شت بەرنمەیە بەرنامە دەمێت لە ژیانە سەرکەوتو ناوی هەموو کەبوارەکە سواز بۆ ئێوە دەستان کاتێکە ژنەگەر بەرنامەی هەبوو شتەکانی خو بخۆی ڕێخستە بوو ناتوانێت ئەو کاتە ئەو نەمانوو نابێت ئەو هیلات ڕەمەزان هەر خۆی بتاقەتت نییە یعنی کە تۆ تاقەتت نەبێ ئیشەکانیش لەوانێ بە جوانی بۆ نەکرێت لەوانێت تۆ نەبە پەلەپەل ئیشکەی تووشی حادسێکیش بی سوتانە بڕینە هەموو شتێکە ئەنی زۆر ئافرەتە بووە ئەنی دەستی ئەلێرە بۆیە سوتاوە ئەوە نە بە پەلەپەلیشی خواردنی ئێوارە نەکەوتۆ مناڵێتەوە لە برسیم و مەرتی لاکە و نازانم ئەمانە هەمووی بەیەکەوانێ کۆ بێتەوانێ شفرزابیت لەبەرەوە ئینسانەوێ بەرنامە بۆ ژیانی خۆی دابنێ پێش ئەوەی ڕەمەزان دەست پێکە هەموو شتێک بەڵێت کە بەرنامەتە بۆ هەموو شتە بە جوانی بۆ دوایەوەش نەبی بە خزمەتکاری ماڵ بەعکسەوە ماڵ خزمەتی تۆ بکە دوای ئەو بە ئەو کەیسی ئەو ئافرەتی دوای ئەوە کەوتی من کەسوکارم ئاواکەن ئاکەن ئەوە کە تەسە قەنەعەت من قەت قەنەعەتم بەوە نییە تۆ چاولێکارێکی و قەنەفەکەی چلوەرەقەی تۆش بکەی بەچێت شتیوە هەر نییە تۆ گە ماڵەکە بە ڕێکۆپێکی دابنیت خزمەتی ئەو ئاشیانی ماڵەکەت بکەی قەت کۆنی پێوە دیار نابێت خزمەتکردنی ماڵ بە ڕۆژانەیە بەسەریعی نیە تۆ لە یەک ڕۆژە ئیشی هەموو ماڵەکە جارێ ماڵێک دوو قاتە زۆر گەورەیە ناتوانین تۆ لە خلالی 3 ڕۆژە ئەو ماڵە چاپ بکەیت و جوانەکەی تۆ ئەشیاکانە بەڕێکە بێدا ئەسلی ماڵێکی سادە بەلای منەوە زۆر جوانتر لە قەرەباڵغی لە ماڵێکە 3 نوع تاقم قەنەفەیتیایەکی لەوەیەکی لەوێ ئەوەی خۆ زێکیان دانیشیت دوایەوە نابێت تەئسیراتی دەرەوە لەسەر تۆ خۆت و مناڵەکانیشە هەبێت ماڵی شوبرای ئەو هەیە و کچەکەی وایە و کوڕەکەی وایە قەنەعەتیان بالضبط نابێ بێڵێوانە کاریگەری دروستکردنی تۆ ئەوەی دێتێ ئەوە حدودی خۆتە بەرنامە داڕێژە لەسەر معاشەکەت لەسەر ژیای شکرانە بژێر بۆ سوپاسگوزار جاری وا هەیە پێ دەڵێ ئەو بۆ سەفەری تورکیان نەکە دەبووی وەڵام من حەزم لێ نییە سەرم گێژەخوات تایارە ئەتوانی بەو شێوەیە خۆ دەربازگەی لە وەزعەکە وەڵام زەخت بێنە تۆم سای تایارە بم ئەتوانی بەو شێوەیە تۆ خۆت لە وەزعەکە بزیتەوانێ و قەنەعەت بە مناڵەکانی شتێکی بڵێ من ناتوانم حەزم لەو شوێنە حەزم لەو نوع سەیارەیە نییە یعنی بە شتێک خۆت دەربازکە لێ قەنەعەتی خۆت بە مێشکی خۆت توانی مناڵەکانیش قەنەعەت بکەی بەس ئەگەر مێشکی خۆت حەزت لەو شتە بێ تەئسیراتی دەوروبەر بۆ تۆ هەر هیچ نییە خۆت بۆی ئەڕۆی خۆت بۆی ئەڕێ من حەزم ئەو خەنەفەیە بیگۆڕم دەستخۆش خاتون گیان فەرموو خاتون بەڕێزیشت ئەو مایکەی لێ نزیکەنە مایکەکە بگریت باش خاتون گیان سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بۆم تەورە جوانە کە بۆ ئافرەتان دادناوە خۆی بەعام هەموو ئافرەتێک حەز بە پاک و تەمیزی و بە پاک و خاوێنی ئەکا بەڵام بۆ ڕادێژنا کە ببێتە هۆی ئەوەی کە وەکو نەخۆشیەکی لێ بێت کە یعنی بێزار ببێ کەسەکە خۆی و کەسانی تریش بێزار بکات لەوەی کە یعنی دایمەن ئیش بکات و دایمەن یعنی ئیشکردن باشە بەڵام پاک و تەمیزی باشە لە خۆی لە دینی ئیسلامەتیەتی ئەڵێ النەزافەت منە الئیمان پاک و تەمیزی لە ئیمانەوە هاتووە بەس بۆ دەرەجێش ناکە تۆ دایمەن هەر خەریکی ئیش و ئیشکردن و ئیشکردن بی کەوا کاتە بۆ مناڵەکانە نەمێنیان بۆ خێزانەکە و نەمێنێ وەکو نەخۆشیێکی لێبێت کە یعنی چۆن بڵێ ها نەخۆشیێک بێت کە نەتوانی خۆتی لێ ڕزگارکی بێزار ببی بۆیە بێت کات دانی بۆ ئیشەکان و بەرنامەی بۆ دانەی کە چۆن ئیشەکانە ئەکەیت بە کات بیکەیت دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس بۆ بەڕێزیشت سپاس بۆ ئامادەبوونت فەرموو خاتونگیان دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم کە سوودێکی باشەگەیانەوە بە تاکی کۆمەڵگا سەرەتا بۆ کەیسی یەکەم دوو کەیسمان هەبوو کە باز لە ماڵپاکردنەوە کە شتەکە بێزاری کردووە
وای کردو بۆ تەناڕەحەتی بۆ خۆی بۆ هاوسەرەکەی تەنانەت بۆ خودی خۆی لە ئەوڵۆ لەبەرەوەی تۆ ئێمە هەمیشە ئەترسین و پەرێشانین بۆ داهاتوو لەبەرەوەی نازانین چی ڕوئەیە نازانین کێیە نازانین چۆن ڕخنەمان لێ ئەگیرێ لەبەرەوە هەمیشە بە شپرزەی شتەکانەکەین هیچ کاتمان نییە بۆ ئەوەی چۆن بەرنامە ڕێژی بکەین بۆ خۆمان چۆن دەست پێ بکەین وەکو پێشنیارێ بۆ خاتونە ئەتوانێت پێش ڕەمەزان کارەکانی بکات یان ئەوە تا بە بەرنامە بۆ نەشان دەست پێ بکە کە ڕۆژ و ئەشکێنێت چکە تۆ ئەگە مناڵی هەبێت بۆ نەبرسێتی مناڵەکەی لە ڕۆژە ئەی فەرامۆشی ئەەکەی تۆ یعنی ئێمە گەورەی لەوە چێ بتوانین تەحمل بکەین ماپاکردنەوە شتێکی ئاساییە ئەبێ ئەو تێڕوانینەمان بگۆڕین کە ئیلا ئەبێ بۆ جەژن ماڵ زۆ پاک بێ و پێم وایە میوانەکانیان ئیلا سەری ماڵەکە ئەکەن بەڵام نەهاتون پیرۆزباییمان لێ بکەن و یان گردن ئازاییمان بکەن خۆی لە ئەسڵا بۆنەکە بۆ ئەوەیە زیاتر بۆنەکەیان لێ تێکچوەزان بۆ بڵێ پێم وایە یان سەی شتەکانمانەکەن یعنی ئەمە تێڕوانینێکی هەڵەیە ئەبێ بگۆڕدرێت یعنی لەناو خانمانە بە تایبەتی لەبەرەوەی زیاتر خانمان لێیان بۆ بە کێشە ئەگنا پیاوان بە گشتی وانین بۆ کەیسی دووەمیش کە ڕخنەی لێ ئەگیرێ ئێمە هەمیشە ئەبێت ڕوون بین لەگەڵ بەرامبەرمان ئیتر هەر کەسێک کە هاوسەرمانە مناڵە کەسانی دەوروبەرمانن هەر کەسێکە ئەبێ ڕوون بین کە ڕخنەیەکمان لێ ئەگرێ یان شتێکمان پێ ئەڵێ و بە ڕوونی پێی بڵێن کە لێرە ئەبێ بۆستی تۆ نابێ بۆ نمونە ئەو نەبڵێ ئەوە دوایە ئەوە دوایە من بەو شێوەم یان ئەوەم هەیە یان بەو شێوەی قەناعەتم هەیە کە تۆ بۆ بیربۆچوون تۆ جیای لەگەڵ منە بالضبط دەستەکانت زۆر سپاسەک پێشنیاریشم هەبوو بۆ یعنی بڕوای بەخۆی هەبێت بڕوای بەخۆی هەبێت بڵێ بڕوای بەخۆی هەبێت قسەی دەوروبەرەوە کاریگەری لەسەر دروست نکات بڵێ کە ئەو جارێ دووجار پێیان بڵێ من بەو شتە ڕازیم کە هەمە ئەو شتە هەیە هەمە دڵم پێی خۆشە یان هیچ کێشەیەکم نییە پێم وایە کەسی دەوروبەر جۆنە تەداخل ناکە لە دوای ئەوەیە بالضبط ئەگەر زانیان ئەمونە کەساتێکی بەهێزی هەیە ناتوانەوە تەداخلی بکەن بڵێ دەستەکانت خۆش بێ خاتون گیان بەخێر هاتی بۆ لامان فەرموو خاتون گیان ئەگەر ئەو مایکەشمان بۆ بێنن دەست خۆش بەخێر بێ خاتون خۆشحاڵین کە لەگەڵمانیت قوربانە بم سپاس وەڵام من لە تەوەرەکە قەناعەت نیوەی ئیمانە ئەگە قەناعەتە هەبوو بڕوا بێ هەموو شتێ ئاسانە بەڵام ئەم سەردەما ڕۆژگاری وای لێ هاتووە یاعین چاودۆرەکەمانەکەین نەک ئەوەی کە خۆ قەناعەتمان پێێتی ئەو چیە نە تۆ بە قەناعەتی خۆت قەناعەتی بۆ شتە هەبوو ئیتی باش بە خۆی قسە بکە هیچ عنی پێویست ناکە تۆ گوێ لە خەڵک بگری جاکە جارە دوو جار سێ جار گوێ لە قسەی خەڵک نەگر ئەوان خۆیان ئەکشنە دواوە بالضبط کە دەوروبەر زانیان تۆ قەناعەتت هەیە تر خۆیان وازەهێنن بەڵام تۆ بزانە تۆ دوو جار گوێ لێگرتن ئەوان جاتە تەرجیع من لەسەرت ئێدە خۆت ئەبێ بەکەشی ماڵ ئەوێ بەکەشی لەگەڵ پیاوەکە تا لەگەڵ مناڵە ئیتر نازانم معنی کەشەکان زۆرە بن و دوای دەرەقەتیش نایی دوای خۆشت بڕوا بۆ نی قەناعەت باشی خۆ بکەی زمانێ بۆ کە تووش کردووە کابرا هیچی نەبووە بۆ قەناعەتی پێ کردووە بۆ لەگەڵ گونجاوی و ڕازی و شی پێ بکەی ئێستا ئەم مدەرەتە هاتووە بۆ قەناعەت ناکەی من هەرەوە ناڵم بالضبط ئەگەر قەناعەتکە و بڕوای بەخۆی هەبێ بێگومان شتەکان زۆر ئەگۆڕێت لە بەرچاوی هەم ژیانی هاوسەریشان ئەگۆڕێ و گۆڕانکاری بەسەرایەت کە قەناعەتی هەیە و دڵی خۆشە و بۆ ژیانی هاوسەری کە خۆی هەیەی بڕوای دڵخۆشی ساعین سەپای هەموو ژیاندا کە دڵی خۆش بوو یعنی هیچ لە ماڵە بێنان و ئەو نەبێ کە دڵی خۆش بوو مرتاحی بەسی وە هەیە ئەخی مدیری ماڵی هەیە ڕۆشتا ئەوە پیاوەکە لە دەرەوە بەدلیڤەریشتی بۆ هێنێتەوە بەڵام مرتاحیە دڵ ناخە مرتاحیە دەستەکانت خۆش بێ خاتون گیان شارێکی عەربی هەیە ئەڵێ بە خۆشەویستیان وت لەکوێ ئەژیت وتی لە دڵی ئەو کەسانەی کە ڕازین لە دڵی ئەو کەسانی کە قەناعەتیان هەیە طبعا ئەمە زۆر گرنگە هەر ژنێک لە ماڵەکەی خۆیان قەناعەتی هەبوو ڕازی بوو بۆی کە هەیەی دڵی خۆش بوو مرتاح بوو ئەو بەختەوەری بۆ هێنێت یا بەختەوەری لەو کوتمان لە شتە مادیەکانە نییە بەختەوەری لە چاولێکردنی خەڵکانیە بەختەوەری لە گۆڕینی ئەساسی ناوماڵان نییە بەختەوەری لە پۆشینی جلی جوانان نییە بەختەوەری لەوایە کە لە ناو دڵتایە کە قەناعەتە کە ڕازی بوونە ئەمانە بەختەوەری بۆ ئینسانە هێنن جا لەبەرەوە خاتونە ئازیزەکان بێڵە کە ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە چێژێکی ڕۆحی لێ وەربگری بێڵە ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە ببێ بە ماوەی خێر و بەرەکەت و تاعەت و عیبادەت بۆ تۆ بێڵە ئەم مانگی ڕەمەزانە وای لێ بێت کە تۆ ئەوەنە مرتاح بی ئەوەنە بەختەوەر بیت ئیتر تەواو ئەم بەختەوەریە بە هەموو شتەکانی دنیا نەگۆڕیتەوە ئاگات لە هاوسرت بێ ئاگات لە مناڵەکانت بێ ئاگات لە پەروەردەی مناڵەکانت بێ کە ئەمانە زۆر گرنگن ئەوەنە چاو لە شتی خەڵکی نەبێت چکە چاو تێر نابێ نەفسی ئینسان تێر نابێ نەفسی ئینسان کە بەڕەڵات کرد بە هەموو شتێک تێر نابێ
هەموو دنیای بەرێ تێر نابێ بەڵام ئەگەر گرت و قەنەعەتت هەبوو ئەو کاتە بەختەوەری بۆ خۆت و ماڵ و مناڵ و خێزان و هەموو شتێکە هێنیت جا لەبەرەوە بەرنامەت هەبێ بۆ کارەکانت کاتەکانت بە جوانی ڕێک بخە کەواتەوە کووتمان ماڵ بۆ ژن لە خزمەتی ژنا ئەبێ ببێت نەک خۆی ببێ بە خزمەتکاری ماڵەکە و ئەساسی ماڵەکە ئەمە زۆر گرنگە بۆ ژنان چکە بەڕاستی ژن وای لێ هاتوو بۆ بە خزمەتکاری ماڵەکەی خۆی لەبیر کردووە کە کاتێککە خۆت لە بیرەکەی کێشەکان زۆرە بێ بۆ سرت هەر ژنێک کە خۆی لە بیرەکات مناڵەکانی مرتاحنین هاوسری مرتاح نییە هەر ژنێک کە خۆی ئێمالەکە و خۆی بیر ئەچێتەوە وای لێت ناتوانێت تاکێکی زۆر تەندروست و باش پەروەردە بکە کە مناڵەکانێتی جا لەبەرەوە گرنگی بە خۆت بە هەموو شتەکانی دەوروبەرت ئەساسەکانی ماڵت با لە خزمەتی تۆیا بێ خۆت بە جوانی بە شێوازێکی جوان پیشان بە دڵنیا بە ئەگەر تۆ خۆشەویستیەکی تەواو تێروی لە خۆشەویستی بۆ ناخی خۆت هەموو دەوروبەر تۆیان خۆشەوێ هەموو دەوروبەر تۆیان بەدڵە بێ بڕوا بە خۆبوونێکی تەواو لە ناخی تۆیا دروستە بێت کەوای لێت هەموو کەس ئاواتەخوازە بێت بە ئەو متمانە بە خۆبوون و بڕوا بە خۆبوونی کە تۆ هەتە جا لەبەرەوە ئێمە هەمیشە هیوادارین ژنێکی تەندروست کەسایەتێکی بەهێز بۆ ژنان دروست ببێت لەم بەرنامەیەشە بەردەوام چەختمان لەسەر ئەوە کردەوە کە ژنانمان بەهێز بن کە ژنانمان بڕوایان بە خۆیانە بێت کە ژنانمان خزمەتی خۆیان بکەن کە ژنانمان بە دائیمی بە خۆشەویستی و بە جوانی دەرکەون بۆیە لێرەشە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی خاتون تا ئەڵقەیەکی تر ئێمە بەخوای گەورەتانە سپێرین خواتان لەگەڵ سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمانە بوون سپاس بۆ مداخەلەکانتان